دەستەکانی ئاماژەن بۆ هەڵگرتنی ئەرکێکی گەورەتر لە تەمەنی خۆی و پەراوێزخستنی لەلایەن خێزانەکەیەوە. فەرهاد تەمەنی تەنها 12 ساڵە. بە قسەی خۆی هەژاری بێباوکی و ئاوارەی ئەرکی بەخێوکردنی خێزانێکی خستۆتە سەر شانی و ڕۆژانە لە ڕێگەی ئاوفرۆشتنەوە بژێوی خێزانەکەی دابین دەکات کە دەڵێت بەم کارەی ڕۆژانە تەنها 10,000 دیناری دەست دەکەوێت. ماوەی چەند ساڵە فەرهاد ئیشەکەی؟ وەڵا 4 ساڵ. بۆچی ئیشەکەی تۆ مەصرەفی ماڵەوەت لەسەرایان هەر حەزی خۆتە؟ ناوەڵا بوو مەصرەفی ماڵەوە. چەند کەسن لە ماڵەوە؟ چەند ئەندامی خێزانەکەتان چەند کەسن؟ 6 نەفەر. چەند بران؟ وەڵا 4 برام و 2 کچ. بە تەنیا تۆ ئیشیان بۆکەی؟ ڕۆژی چەند پەیاکەی؟ وەڵا حەوت داوە. بەشی مەصرەفتانەکە و بارەیە؟ چاوێک بە کوچە و کۆڵانەکانی شاردا بگێڕیت دەیان مناڵ دەبینیت دوور لە ڕێنمایی و یاسا قەدەغەکراوەکانی بەردەم کارکردنی مناڵ خەریکی کارن، بەڵام بەشێکی زۆر لەو مناڵانە خەڵکی شارەکانی عێراق و دەرەوەی عێراقن و ئاوارەی ناچاری کردوون کار بکەن. تۆ تەلەبێت خوێنوتە؟ نەوەڵە. خەڵکی کوێیت لە ئەسڵا؟ سەلاحەدین. چەند ساڵە لە شاری سلێمانی دانیشی؟ وەڵا 5 ساڵ. ڕۆژانە و پارەی پای ئەەکەی بەشی خێزانەکەت ئەکا؟ نەوەڵە. چی بۆ مەکتەب خوێندوتە؟ بۆلی بەنج بڕوو لە 6. یعنی زستانە خوێنیت؟ بەس هاوینان ئیشەکە یان زستانی ئیشەکەی؟ نانا تەواوی مەدرسە ئیشەکەم. باشە سەجاد، کەس قسەی ناشرینت پێ ناڵێ لە بازاڕ ڕۆژانە؟ کەس قسێکی ناشرین عەزیەتت بە؟ ناڵە عیبی نییە. لا نازانێن هەستە کریشنەکەی لە ماڵەوە بیت؟ لەگەڵ ئەوەی 12 مانگی 6 ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی مناڵە، بەڵام یەکێک لە دیاردەباوەکان کارکردنی مناڵە لە هەرێمی کوردستاندا. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی ساڵی پار توانیویانە 550 مناڵ ڕست بکەن، بەڵام ئەم ساڵ ئامارەکە دابەزیوە و تەنها 96 مناڵ ڕستکراون. ئەمەش وەک هەوڵی بەڕێوەبەرایەتیەکەیان بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە. بەڵێ ئێمە هەوڵەکانمان چڕ کردوێتەوە هەم لەسەر ئاستی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتیەکانیش ئێمە تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 96 مناڵ ڕست کراوە کە لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکان و لەوانە ئیشیان کردووە. سەرەڕای ڕێگریە یاساییەکان لەبەردەم قەدەغەی کارکردنی مناڵ لە هەرێمی کوردستاندا، بەڵام خراپی دۆخی دارایی هاوڵاتیان و بێکاری و هاتنی ژمارێکی زۆر لە ئاوارەکانی عێراق و خواروی عێراق نەتوانراوە ڕێگری لە بەردەم ئەم دیاردەیە بکرێت لە هەرێمی کوردستاندا. لە ناو بازاڕەکانی شاری سلێمانیدا سەدان مناڵ دوور لە دەرگای قوتابخانەکان ڕۆژانە لە ناو بازاڕ خەریکی کارن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.